گەڕانەوە بۆ سیستەمی هەڵبژاردننی سانلیگۆ جارێکی دیکە جموجۆڵی خستۆتەوە نێوکایی سیاسی عێراق لە ناوهۆڵی پەرلەماندا خەریکی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و چەسپاندنی سیستەمەکەن لە دەرەوەش دەنگی ناڕەزایی بەرز بۆتەوە. سیستەمی سانلیگۆ بۆ عێراق نامۆ نییە، بۆ یەکەم جار لە ساڵی 2014 لە هەڵبژاردنەکاندا پەیڕەو کرا، بەڵام ئێستا کە هەوڵی گەڕانەوەی دەدرێت یار و نەیاری بۆ خۆی دروست کردووە. سانلیگۆ دەست و دیاری بیرکارێکی فەڕەنسیە. تەمەنی سیستەمی سانلیگۆ زیاتر لە 100 ساڵی تێپەڕاندووە، بۆ یەکەم جار لە ساڵی 1912 لەلایەن ئەندرێ سانلیگۆی بیرکاری فەڕەنسیەوە داهێنراوە. ئامانج لە سیستەمەکە دابەشکردنی کورسیەکانی هەڵبژاردنە بە گوێرەی چەند بازنەیەک بەمەش هاوسەنگیەک لە نێوان ژمارەی دەنگدەرانی پارێزگایەک و ژمارەی کورسیەکان دێتەکایەوە. بیرکارە فەڕەنسیەکە پێی وابووە ئەم سیستەمە دەبێتە هۆی فەراهەمکردنی دادپەروەری لە بەدەستێنانی کورسیدا و چیتر پارتە گەورەکان لەسەر حیسابی پارتە بچووکەکان کورسی زیاتر نابنەوە. سانلیگۆ بۆ یەکەم جار لە پەنجاکانی سەدەی ڕابردوودا لە سوید و نەرویج پەیڕەوکرا، لە ساڵی 2014دا گەیشتە عێراق. ئەگەرچی بنەمای سەرەکی داهێنانی سیستەمی سانلیگۆ لە خزمەتی پارتە بچووکەکاندایە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە جگە لە ڕەوتی سەدر وەکو لایەنێکی گەورەی عێراق ئەوە بەشێک لەو لایەنانەی خاوەنی نفوزی جەماوەرینین لە ئێستادا تێکەڵ بە ناڕەزایەتیەکان بوون و دژی ئەو سیستەما وەستاونەتەوە. بەگوێری بە دواداچوونی زووم ئەم دژیەکیە دەگەڕێتەوە بۆ ئەو ڕێژەی لە سیستەمەکەدا پشتی پێدەبەسرێت. لە ساڵی 2014دا ئەو کاتەی سانلیگۆ پەیڕەوکرا پشت با ڕێژەی 1.6 بەسرا بوو، بەڵام ئێستا وەکو ئەوەی پەرلەمان بەنیازە ئەنجامی بدات دەیەوێت لە بری 1.6 ڕێژەی 1.9 پەیڕەو بکرێت. لە سیستەمی سانلیگۆدا تاوەکو ئەو ڕێژەیە زیاتر بێت ئەوە بەهای کورسیش بەرزتر دەبێتەوە، ئەمەش دەچێتە بەرژەوەندی ئەو حیزب و لایەنانەوە کە دەنگدەریان زۆرە. لە ساڵی 2014دا ڕێژەی دەنگدەران دابەشی 1.6 دەکرا، بەڵام بڕیارە ئەم جارە دابەشی 1.9 بکرێت. ئەمەش وا دەکات نرخی کورسی زیاد بکات و پارتە بچووکەکان نەتوانن کورسی بەدەست بهێنن. بۆیە ئێستا گفتوگۆیەک دروست بووە کە ڕێژەکە داببەزێنرێت بۆ 1.7 و لەو نێوەندەدا تەوافق بکرێت و هەمواری یاساکە تێپەڕێنرێت. لە دانیشتنی هەفتەی ڕابردووی پەرلەمانی عێراقدا کە بڕیار بوو دەنگ لەسەر گەڕانەوەی سانلیگۆ بدرێت، پەرلەمانتارانی سەربەخۆ و چەند فراکسیۆنێک لە دژی وەستانەوە و بەشێکیان کۆبوونەوەکەیان بەجێهێشت. ئێستاش کە ناڕازیەکان هاتوونەتەوە سەرشەقام و بەردەم پەرلەمانیان کردوتە گۆڕەپانی خۆپشاندان، لە کاتێکدایە کە پەرلەمان بەنیازە جارێکی دیکە گفتوگۆ لەسەر گەڕانەوەی سانلیگۆ بکاتەوە و دەنگی لەسەر بدات. بەگوێری هەموارەکە هەڵبژاردننی داهاتووی عێراق نیمچەکراوە دەبێت، هەروەها هەر پارێزگایەک دەکرێت بە یەک بازنەی هەڵبژاردن و دابەشکردنی کورسیەکان بەپێی سانلیگۆ دەبێت. مەیسەم حەنزەل پسپۆڕی دەستور و یاسایی لەبارەی ئەوەی کێ سوودمەند دەبێت دەڵێت سانلیگۆ ڕێگا بە فراکسیۆنە گەورەکان دەدات جارێکی دیکە هەژمونی خۆیان بەسەر پەرلەماندا بسەپێنەوە. بە بڕوای حەنزەل کێشەی گەورە بۆ هێزە بچووکەکان دروست دەبێت بەوەی کە ناتوانن بربەستی هەڵبژاردن تێپەڕێن و دەنگەکانیان دەچێتەوە گیرفانی ئەو لایەنانەی دەنگی زۆریان بەدەستێناوە. ئەمە شواتای ئەوەیە کە دەنگەکانیان پشتگوێ دەخرێت، لەوەش زیاتر دەنگەکانیان بەسەر فراکسیۆنە گەورەکاندا دابەش دەبێت. ئەگەرچی تاوەکو ئێستا سەدرەکان بە فەرمی هیچ لێدوانێکیان دش بە هەمواری یاساکە نەداوە، بەڵام حاکم زاملی سەرکردەی ڕەوتی سەدر و جێگری سەرۆکی پێشووی پەرلەمانی عێراق گرتێکی ڤیدیۆیی نوێنەری مەرجەعی باڵای شیعەکانی بڵاو کردەوە کە دەڵێت نەخێر بۆ لیستی داخرا و نەخێر بۆ یەکبازنەیی، ئەمەش وەکو ئاماژەیەک بۆ یاسا تازەکە. لە لایەکی دیکەوە سەدان لایەنگری سەدرەکان لە ناوچەی سەدر و شاری نەجاف خۆپشاندانیان کرد و دژی سیستەمی سانلیگۆ وەستانەوە. سەربەخۆکانیش هاوشێوەی سەدرەکان دژی یاساکەن. هادی سەلامی پەرلەمانتاری سەربەخۆی عێراق دەڵێت ئەو پرۆژە یاسایی خراوەتە بەردەم پەرلەمان بۆ ئەوەیە فراکسیۆنە گەورەکان بە تەواوی کۆنترۆڵی لایەنی یاسادانە و جێبەجێکردن بکەن و سەربەخۆکان دوور بخەنەوە. ئەمە لە کاتێکدایە چوارچێوەی هەماهەنگی و کورد و سونەکان لەگەڵ پرۆژە یاساکەدان. مەهدی تەقی پەرلەمانتاری چوارچێوەی هەماهەنگی دەڵێت
پەرلەمان لە تواناییدایە پرۆژە یاساکە گفتوگۆ بکات و ڕێژەی یاسایی تەواو بکات، هەرچەندە سربەخۆ و هەندێک لایەن بایکۆتی بکەن. دەشڵێت لە ناو چوارچێوەدا ڕێکەوتن لەسەر پرۆژە یاساکە کراوە و لە چەند ڕۆژی داهاتوودا بە یاسایی دەکرێت.